بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی هێژا. گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارە پەلی هاوێشتووە و خۆی گەیاندووەتە شاری چیا سەربەرزەکانی قەندیل و سپیڕێز و قەڵاتی شایە، شاری خانێ یان شاری پیرانشار. لە پشتسەری من ئێوە دیمەنێک لە شاری پیرانشارە بینن یان خانێ، کەوایە هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەشی یەکەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری خانێ یان پیرانشار ببینین. فەرموون. ڕۆینە لای مامۆستا مەلا خالدی ئەویندار، لێکۆڵەر و وەرگێڕ کە چەندین بەرهەمی چاپ و پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە و هەروەها چەند بەرهەمێکیشی ئامادەی چاپە. با پێکەوە بڕۆین گوێبیستی وتەکانی ببین. بابینە سەر مێژووی پیرانشاریان خانێ. ئەگەر بکرێ لەسەر مێژووی خانێ بۆمان باس بکەن بەدڵنیایەوە کە شارەکە وەکو خوری شار مێژووەکی دوور و درێژی نییە، بەڵام وەکو ناوچەکە گەر بکرێ بۆمان باس بکەن. ئەرز بکەم پیرانشار کە دیارە ناوەکەی ناوێکی نوێیە، ناوی خۆی خانەیە. خانێ وەکو شارێکی کۆن نییە لە ئێستادا. ئەو بنیادەی کە هەیەی شارێکی نوێیە لە ساڵەکانی سیەوە بۆتە بشار، لە ساڵەکانی چلەوە چلی هەتاوی بووە بە شارستان. ئەرزم بە حزورت، بەڵام وەکو ناوچەیەکی زۆر کۆنە بە احتیمالی زۆر لە بیتە فلکلۆریە کوردیەکاندا دەڵێ هاتن لە زەرگەتەن کۆبۆ و قانونی داناوچی کرد. احتمالاً یەکەم دەوڵەتی لێرە دروست کرد بێ ماناییەکان، یەکەم جێگایان لێرە دروست کرد بێت چکە پایتەختە ئەسڵەکەیان لێرە لە خەڵاتی شایە. مانایەکان لێرە حکوومەتیان کردووە، وڵاتی مانایی بووە کە بەداخەوە دوو جاران لە تاریخی کۆن و لە تاریخی نوێدا خانێ بەخۆی و بە مەنتیقەکانیەوە چۆل کراوە. جاری یەکەم ئەو کاتەی بۆ کە سارگۆنی ئاشۆری حملەی کرد و مەنتیقەکەی وێران کرد، ئەو مەنتیقەیە وێران بوو، ئەوەی باقیمانەوە یاچوونە باڵەکایەتی یا ڕۆیشتن بۆ پشدەر و مەرگی. ئەو دوو مەنتیقەیان هەڵبژاردن. مەنتیقەکە حدودی 150 ساڵێک بە چۆلی ماوەتە. جاری دووەم لە موکری قرانەکەی شاه ئیسماعیلی سەفەوی و شعباسی سەفەویدا بووە کە سەفەویەکان دوای قەڵای دمدم کە موکری قران هاتە گۆڕێ و حاکمانی موکریان کوشتن و بە قەولێک دەڵێن نێرەوەزی موکوریانیان خلاص کرد. حدودی 50 تا 60 ساڵ منتیقەی خانێ لە نێوانی لاجان و لاجان و شاروێران و لە باڵەکایەتی چۆل بوو و چۆل کراوە و خەڵکەکەی ڕۆیشتونە بۆ باڵەکایەتی. ئەوانەی کە هەتای ئێستا کەونی کنەی لەسەر کراوە و هەڵدراوەتەوە لە منتیقەیدا دیارە 3-4 جێگایەکان تاریخی 8,000 ساڵی هەیە، یەکیان مێژوویەکی دەگەڕێتەوە بۆ 7-8,000 ساڵ دیسان و قەڵای 3,000 و 4,000 ساڵی لێ بە پێی ئەوەی کە کەونینە ناسکان باسی دەکەن. 12 قەڵای مەشهوری لێ وەکو قەڵاتی جەرانێ، وەکو قەڵاتی موتاوێ، وەکو قەڵاتی پەسوێ، قەڵاتی شیناوێ، قەڵای کۆنە لازانێ. ئەوانە هەموو قەڵاتی تاریخی و کۆنن. دیارە ئێرەش سەرچاوەی زەی چکۆڵەیە منتیقەکە، هەم لە چۆمی لاوێنەوە هەم لە چۆمی ئاوێژە ڕۆیە ڕاو هەم لە گەدەی ڕاو. ئەوانە چون سەرچاوەی زەیە تەبیعەتەن سەرچاوەی ژیانیش بووی لێرە ڕادەستی پێکردو و لەباری مێژوویەوە دەبی زۆر کۆن بێ. خانێ پێکاتۆ لە چه عێلی گەورە، عێلی پیرانە، عێلی مامەشە، عێلی مەنگوڕە.
ئەو سێ عێلە هەر عێلەی چەندین هۆز و تایفە و بەرەباب و بنەماڵان لێکەوتوێتەوە. لە بواری جغرافیاوە مامۆستا خانێ تاکوێ جغرافیا هەیە سنوورەکانی ئەخواتە کوێیان دۆروبەرەکەی. ئەرز بکەم خانێ هەڵکەوتووە لە نێوانی شاری چۆمان و شنۆ و مەهاباد و سەردەشت و میراوە و نەغەدە و لە نێوانی ئەو شارانەدایە دیارە لە بەشێکی دەگەڵ مەهاباد جیرانین، لە بەشێکی دەگەڵ میراوێ تێکەڵاوە، بەشێکی دەگەڵ شاری چۆمان و منتیقەی قەندیل تێکەڵاوە، بەشێکی لەگەڵ شنۆ و نەغەدێ. لە نێوانی ئەو چەند شارەدا قەراری گرتووە کە چیا مەشهورەکانی حاجی ئیبراهیم و شێخ شەرەفان و گەدە و لەندی شێخان و ئەوانە جزوی کوێستانەکانی ئەو شارن و چەمی وەکو چەمی لاوێن و چەمی بادیناوێش سەرچاوەی ئاوی ئەوانەیە و ئاوی شارەکەش لە کانی کۆنەخانی ڕاتەمین دەبێت لەگەڵ چەند بیری دیکە. مامۆستاگیان ئەگەر بکرێ لەسەر کار و چالاکی خۆتان و ئەو کارانەی کە کردوتانە بەدڵنیایەوە هەم من و هەم بینەرانیش حەزەکەین ئاگادار بین بە کورتی بۆمان باس بکەن. ئەزیز بکەمە من دیارە خوێندنم لە حوزرە بووە ماوەیەکیش لە مەدرسە بووە، یعنی هەردووکیانم خوێندووە. لە پێش ئینقلابەوە دەستم بە کاری ئەدەبی کردووە و یەکەم مامۆستام بەڕێز مامۆستا لێقەوماو بووە کە توانیوێتی ڕێنماییم بکە. دیارە وەکو هەموو ئەدیبانی کوردە میش هەر بە شێعر دەستم پێ کردووە و یەکەم شێعری بڵاوکراوەشم ساڵی 1358 هەتاوی لە هاواری قەندیلدا بڵاو بووتەوە. دەڵێ مامزی من زیزە ئاخۆیا تەرەی دەستی دڵە، وێڵە سەرگەردانەیە خێر دوور لە من مەستی دڵە، ڕێبەر و ڕووگەی ئەوین و ئاوەزی من هەر ئەوە، شێت و سەودایی وەکو خۆم ئاقلیش پێبەستی دڵە، یارەکەی دوورە وڵاتم چاوەڕێتم چاوەڕێ، دەی وەرە پێدانێ سەرچاو چاویش دەروەستی دڵە، من ئەگەرچی هاودەمی ژینم لە مێژە ژانە دەردە حەسرەتە، چاوی پڕفرمێسکی سووریش چاو لە دەست هەستی دڵە، من ئەگەرچی شێت و ماخولیام بەجارێکی بەڵام، باش دەزانم زاڵی سەختم زەبری تەردەستی دڵە. بە دواییدا هەندێک شت بڵاوبووتەوە، بەهەرحاڵ بۆ خۆم نێوم لێ ناون شێعر، نازانم دەبن بە شێعریان نە، و کاری نووسینم کردووە، کاری وەرجێڕانم کردووە، لێکۆڵی نەوەشم بێندێک کردووە. دیارە تا ئێستا 4 کتێبم چاپ بووە، یەکیان لێرە لەو بەرەی ڕۆژهەڵات، 3 دانیشان لە بەری باشووری کوردستان چاپکراون. حدودی 9 کتێبی ئامادەشم هەیە بۆ چاپ بە تەرجمە و بە نووسینی خۆمەوە. دیارە من 3 شانۆنامەم نووسیوە بە نێوی هەر ئاقلەی لە خەسارێک، کۆسکەوت و ڕەگاژوو. دەستم بە تەرجمە کردووە، مەجموعەیەک چیرۆکم لە نووسەرانی گەورەی دنیاە تەرجمە کردووە، بە شەوچەلە لە کتێبێکدا ئامادەم کردوونەوە، ئێستا ئامادەی چاپە. زیندانی هەرە تاریکی ئیڤان ئۆڵبراختی یەکەمین ڕۆمانی منەکە تەرجمەم کردووە. ئاخرین ڕۆژی مەحکوومێک لە ڤیکتۆر هۆگۆیە، ئەرزم بە حزورت ماڵوا و چەند کورتە چیرۆکی ماکسیم گورچینە،
ئەمن ئەوانم جیازیە تەرجمە کردوون فەلسەفەی زەرتەشتم تەرجمە کردووە کە لەو دیوی چاپ کراوە هی بەڕێز دکتۆر فەرهەنگی میهرا ئەرزت بکەم تا ئێستا حدودەن سێ چوار ڕۆمانیشم نووسیوە ڕۆمانێکی مێژووی کۆمەڵایەتیە بە نێوی هەمزە مەردی مەیدانی ڕۆمانێک تقریبەن پێداچوونەوەیەکی ژیان و بەسەرهات و نازانم شتەکانی دەوروبەری خۆمە لە سێ جڵدایە دیارە ئەویشیان ئامادەی چاپە ئەرزت بکەم ئاخرین لێکۆڵینەوەی کە کردوشمە هێندێک لێکۆڵینەوەی فولکلۆریشم کردوونە دەستت خۆش بێ ماشەڵڵا خەرمانێکی پڕبەرەکەتە و خەرمان بەرەکەت مامۆستا فەرمووت چوار بەرهەمت چاپ کراوە و چەند بەرهەمت ئامادەی چاپە؟ ئەرز بکەم وەڵی ئێستا ئەوەی ئامادەنە بۆ چاپ وە حروفچینی کراون و تایب کراون نۆ کتێبە ئەگەر ئەزیەت نەبێ لەسەر ئەو لێکۆڵینەوانەی کە کردوتانە چی لە خواگرن و لەسەر چی لێکۆڵینەوەتان کردووە؟ بۆ خۆم لە سەرباری فولکلۆر و ئەدەبیاتی نەتەوەی مانکارم کردووە وەکو پێداچوونەوەی بەیتەکانی کوردی ئەرز بکەم ناسینی هەندێک لە حکایەتەکانی کوردی ئەو کارانم کرد لە پیرانشار لە میراسی فەرهەنگی هۆڵێک هەیە کە لەوێ ئەتوانی هەموو جوانیەکانی پیرانشار ببینی سروشتی پیرانشار ببینی هاتوون بە هەوڵ و تێکۆشانی کاربەدەستانی میراسی فەرهەنگی و هەروەها زەحمەتی فتۆگرافەرانێک کە لە سروشتی پیرانشار وێنەیان هەڵگرتووە پێشانگایەکی جواندانراوە کە دایمیە هەموو کات هەیە لە جوانیەکانی لە سروشتی جوانی پیرانشار وێنەیان هەڵگرتووە لێرەدایان ناوە کە خەڵکی دیتنی لێ بکە لە پردانان لە خۆرانج لە قەبرحسێن لە قەندیل و لە زۆرێک لە شوێنەکان کانی لۆسە کە بەڕاستی زۆر جوانن ئەڕۆن سەردانێکی ئەو پێشانگایەکی
بايهري ميرقان تاولو رشيمه يان هليدان هاور هاي لك يستهني سمرني إذن يا عزيز هاي للايا بيديدي جاهل بوي بلي بايستوبني إذن دتي مواسري كايني مرايا ديدي هاي شرحي خوم دكايم هاتو او يا صالح وصايا لا بني ادم هاور هاي بخني تاقلي اكيد صايا يا انا خني تاقلم هاي داياني هاور يان دولة زيادو بەڕێزان موسیقا خۆراکی ڕۆحە ئەم نیشتمانە پڕە لە دەنگ و چریکەی خۆش لە پیرانشارین لە خانێ و لە پردانان چەند خۆشە ئەم سروشتە جوانە ئەم نیشتیمانە گەشە بە دەنگی هونەرمەندان بڕازێتەوە. پێمان باش بوو سەردانی هونەرمەند کاک محەممەدی گۆمانی بکەین. ئێستاکە لە خزمەتی کاک محەممەدی گۆمانین لەگەڵ یاوتوێژێک ئەکەین و گوێگرین بۆ دەنگە بە سۆزەکەی. کاک محەممەدیان کەی هەستت کرد کە دەنگت خۆشەوە لە کەیەوە دەستت کرد بەکاری هۆنەری موسیقا؟ سەرەتای هەستپێکردنم دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەرەتای لاوەتی یا ئەگەر بڵێم منداڵیش هەر دەبێتێ هەر لەو کاتەوە ئیدی هەستمان پێکردووە و دیارەمە کە چوون لە گوندواتە لە دەی لەدایک بووین هەمیشە لەو دەر و دەشتەی کە بە خۆت دەبینی ئەو سروشت و ئاو هەوای کە هەیە ئینسانی و هەست و جۆش دێخیت هەر لێەوە ئیدی هەستمان پێکردو و بنەماڵەشتانە کەسی تر دەنگ خۆش بوو؟ لە بنەماڵەماندا بە شێوەیەکی تایبەت هەبوو بێ نەبووە نەمدیتووە. سروشت و جوانیەکانی ئەم نیشتیمانە چەند تەئسیر و کاردانەوەیان بووە لەوەی کە ئێوە وەکو هونەرمەندێک باربێنن؟ بەڵێ هەروەک خۆشتان دەزانن سروشت و ژینگە بێکاریگەر نییە لەسەر هەموو جۆرەکانی ژیانی ئینسان تەنانەت ئەو سروشتەی کە ئێمە شەمانە خۆشبەختانە کە خوا پێی داوین خۆی لە خۆیدا هەموو ئەو جوانی و هوەرەی ساز کردوێنی ئەو پێکی هێناوە و ئەوەش بۆتە هەست بزوێنێک کە ئێمەش بەڕاستی لەوە تام و چێژێکمان وەرگرتووە و سەرەتای کاری ئێمەوە لە ساڵی 1370 کی کۆچی هەتاوی لە دەنگ و ڕەنگی مەهابادەوە دەستی پێکردووە. بە دوای ئەویشدا ئێمە لە ساڵی 1380 کۆچی هەتاوی چەند ئاهەنگێکمان ئەو دەم لە قاڵبی کاسێت واتە بە شێوەی ویدۆ شەر هەبوو. دیارە ئەو بەڕێز مامۆستا عەلی عابیدی زەحمەتی کێشا و کاری دابەش و کاری مۆسیقا بۆمانی کرد کە دەستەکانی خۆش بێ و لێرەشەوە سڵاو ڕێزی بۆ دەنێرین بەڕاستی زۆر ماندووینە ناسانە و کارێ بۆ کردین. کاک محەممەد ڤیدۆیەک هەیە کە لە سیلەی قەبرانەڵی لەگەڵ گروپێکی مۆسیقا ئەوە لەکوێ تۆمار کراوە لەسەر ئەوەش باسمان بۆ؟
بەڵێ ئەو لە سلەی قەبرانەش هەر لەگەڵ ئەو کاسێتەوە بوو ئەو بەڕێز مامۆستا عەلی عابیدی دابەشی موسیقا و کاری موسیقا کە هەر ئەوان کردیانەوە کار گروی نەکەرۆز بوو لە سەقس وەیلا خۆم چنێدا خەمیێنم گوڵی باخم بێ پەرژێنم ئاخ بیکەسم ژەهناژینم ئاخ بیکەسم ژەهناژینم لە سیلەی قەبران هەوارە حاکم بمێهدا تا ئێستا نەکەوتیتە سەبیری ئەوە کە کارێکی پرۆفشناڵ و بڵێن کارێکی شرکەتی لە بە هاوکاری کۆمپانیایەک تۆمار بکەیت و وەکو کارێکی یادگارێک بمێنێت لێت بەڵێ دیارە ئەمە ئەو ئاوەت و ئارزومان هەر هەبووە هەر ویستومانەوە ئێستا شەردەمان هەوێ بەڵام بەداخەوە نەبووە ئەو کەرەسە و ئامراز و ئەو شتێک کە پێویستە ئەگەر بۆمان بکرێت نەبووە بەداخەوە گرنگترینی پشتوانەی ماڵیە بەڵێ گرنگترین پشتیوانی ماڵیش بەڕاستی خۆی زۆر کاریگەرە بەداخەوە وەکو پێویست دێمە خۆمان نەمانتوانیوە و لە هیچ شوێنێکیشەوە کەسی ئەو تۆ نەبووە یا کۆمپانیەک یا شوێنێکی تایبەت بێ هەڵستی بەو کارەوە ئەگینا ئێمە حازرمە من لە هەر کات و ساتێکدا خۆم ئامادەم بەڕێزان داواکارم لەو گروپە موسیقایانەی کە چە لە لێرە چ لە باشوور و یان ئەو کۆمپانیانەی کە کاری بەرهەمێنانی موسیقاکەن بە قۆڵی هیمەت هەڵماڵن بەرهەمەکانی کاک محەممەدی گۆمانی و ما باقی هونەرمەندان کە چاوەڕێن کەسێک بێ یارمەتیان بدات و تۆماریان بکات و بڵاویان بکاتەوە وەرن بە ئەو هونەرمەندانە تا گرم و گۆڕن تا گوڕێکیان تایە ئەو هونەرەیان تۆمار و پێشکەش بکەن بەو هیوایە پەیوەندیمان پێوە بگرن یان پەیوەندی بە کاک محەممەدەوە بگرن و بتوانین بەرهەمەکانیان تۆمار بکەین. لە شاری پیرانشار هاتوونێتە کارگەیەکی دروستکردنی کۆمباین شەریکە و کۆمپانیایی درۆگەری کوردستان بە خاوەندەرەتی و بە بەرپرسیارەتی بەڕێز کاک سەید ئیبراهیمی سەید محەممەدی لەگەڵیان ئەوتوێژەکەن کە کاری دروستکردنی کۆمباین ئەکەن و یەکێ لەو شوێنانن کە ئەتوانم بڵێم کەسانێکی زۆر لێرە خەریکی کارکردنن لەگەڵیان ئەوتوێژەکەن. ئەم شرکەتتان چەند ساڵە هەیە؟ ئەو شرکەتە ساڵی 1970 سەبت کراوە لێرە لە پیرانشار و لە وەختی وەش فعالیەتی کاڵای کشاوەرزی یا سەنعەتی کشاوەرزیمان دەست پێ کرد. پێشتر خەریکی چی بوون ئاسەید؟ وەڵا پێشتریش ئەمن هەر خەریکی کاری سەنای کشاوەرزی بووم تۆلیداتی ئەدەواتی کشاوەرزی بووم ئەمە لە ئاوایی بووم وەی ساڵی 72 ڕسمەن لێرە شرکەتمان سەبت کرد و دەستمان بەکارە کرد. لە شرکەتەکەتان چی و چی ساز دەکەن؟ لێرە ئەلان کۆمباین ساز دەکەین کۆمباینی کاساز کە بۆ ئەوڵین بارە لە دنیا ساز کراوە و ئەوڵین شەریکەیە لە خاوەرمیانەی کە کۆمباینی تەواو ئێرانی ساز دەکات یعنی ئێستا لە ئێرانێدا نیمانە کەسێک بتەوای کۆمباینی بوومی ساز بکە. هەموو شتەکانی خۆتان یانە هەموو شتەکانی ناوخۆییە؟
بەڵێ تەواوی تۆلیداتەکەمان قەتعاتەکەمان گیر بۆ کەس کولەن ساختی بەدەنا حتا تەڕایەکەی خۆمانە ساڵی 1380 سەبتی اختراعمان کردووە داهێنانەکەشی هەری خۆمان بووە و تەواوی کارەکان بۆ خۆمان دەکەین ئێستاش تۆلیداتەکەمان دەتوانین بەڕێکەین هەتا بۆ وڵاتانی دەرا. ئەو شتە کە جیاوازی هەیە لە بینی کۆمباینەکەیەوە لەگەڵ کۆمباینەکانی ترا چییە؟ ئەو کۆمباینم وەک ئەرزم کردن چون داهێنانەکەی خۆمان بووە توانیمانە کۆمباینێکی ساز بکەین کە لە بۆ منتیقەی جواب بداتەوە. منتیقەی کوردستان هەتا 50% ئێرانیش مەڕداری زۆرە و ئەو جێگانە کە مەڕداریان هەیە پێویستیان بەکا هەیە. کۆمباینەکانی خارجی ناتوانن تۆلیدی کا بکەن هەتا تەواوی کۆمباینەکان پێشرەفتەترین کۆمباینی دنیاش ناتوانین کاساز بکە. کۆمباینەکەی ئێمە 100% کایەکەی تۆلید دەکات و ئامادە دەیداتە دەرێ یعنی وەک ئەرزت بکەم جیالەوەی کە دانەکەی دەگرێ مەحسوولەکەی بە تەواوی دەگرێ کایەکەش دەگرێ گیان دەگاتەوە هەردووکیان لە لای یەک. بەڵێ بە ینی جوداگانە ئەمباریان دەکا بەخاتری ئەوش کشاوەرزەکانی ما زۆر تالبی ئەو کۆمباینەنا چون تەنها کۆمباینێکە کە دەتوانێت ئەو مەحسوولانە پێکەوە ئەمبار بکەوە پێکەوە بۆ کەشاوەرز ئامادە تاویلیان بدا هەر بەخاتری ئەو کارش دەرامەدی کۆمباینەکەی چەندین بەرابەری کۆمباینەکانی دیکەیە یعنی ئەگەر کۆمباینێکی دەرەوە دەتوانێت فقط دانەکەی بگرێ کۆمباینەکەی ما هەم کاکەی دەگرێت هەم دانەکە یعنی دەتوانێت دەرامەدی کشاوەرز لە یەک زەمیندا دوو بەرابەر بکات. و ئەتوانێت لە ڕۆژدا یان لە سەعەتدا چەند کار بکە؟ ئەو کۆمباینە تقریبان کارایی هەروە کۆمباینەکانی دیکەیە دەتوانێت وە کۆمباینەکانیدا دیکە لە دێم و بەراو ڕقابەت بکە بەرابەری بکە جیا لەوەی کە کاکەش دەتوانێت ئیزافە بەرسازمان ئامادە بە تاویل بێت. و کولێریشی هەیە؟ بەڵێ کۆمباینەکەیمە کۆمباینێکی پێشرەفتەیە ئێستا زۆر باشە وەتاغی باشی هەیە کۆلێرگازی هەیە تەواوی قسمەتەکانی کۆنتترۆلی هێدرۆپێنۆماتیکە دیسان دووربینی مەداربەستەی هەیە دووربینی دەنداقەبی هەیە سنسۆرەکانی تەواوی مەخزنەکانی هەیە وەک کۆمباینەکانی ڕۆژی دنیا. و قیمەتی ئەو کۆمباینی بەنسبەت کۆمباینەکانی تقریبەن 1 سێومە ئەلانەگەم مقایسە بکەین جا لەوەی کە دەرامەدی باشترە کەشاوەرز لێ ڕازیترا خراببوونی کەمترە قەتعی کەمترە و پشتیوانی قەتەعاتیشی بە تەواوی معنا هەیە لە تەرەف شیرکەتەکەی ئێمەوە ئەو کۆمباینە قیمەتیشی لەوان ئەرزانترە. لە شاری پیرانشار پێشانگایەکی شێوەکاری خات و فریشتەی حسێنی مقەدەسی دانراوە جۆرێک شێوەکاری تایبەتە ئەڕۆنە لای هەم سەردانی پێشانگاکە هەموو توێژێکیش لەگەڵ خۆی فەرمە.
چەند ساڵە خەریکی کاری شێوەکاری؟ بەڵام لە ساڵی 90ەوە دەستم پێکرد بە تەڕاحی ساڵێکم تەڕاحی کار کرد چمە سەر کلاسی لەژێر دەستی خامنەخەی جەوان فێر بووم دوای هەر لە ماڵە کارم دەکرد دوای یەک ساڵی چەند ساڵیشە بە سەبکەی سۆتەنیگاری ئاشنا بووم لە تەڕەوە ئوستادەکەم ئاغای عەلیزا داغدن کەویش بە سۆتی خودامۆز فێر بوو دەنا لە وەسانی ئازەربایجانی غەربی ئەو سەبکە نییە ئەو فێری کردم و تقریبان 5 ساڵیشە سوختەنەگار کار دەکەم. ئەکرێت لەسەر ئەو جۆرە شێوەکاریە تۆزیح بێت بەحسمان بۆ بکەیت کە چۆنە ئەوەی کە بەت لەسەر کارەکەیت چییە و ئەوەی کە پێی کارەکەی؟ بەڵێ لەسەر تەختی سێلا کار دەکەین کە دارە بە هوویەش کار دەکەین کە هاوتێکی قەڵەمزانی پێدەڵەن لەسەر تەختی قەڵەمزانی دەکەین. ئەنێ بە جێگەی قەڵەم و میداد و ڕنگ و ئەو شتانە تۆ بە هەویەکە گەرمە بە گەرما ئەو کارە. بەڵێ درستە. پێشتر تەرحەکەیە کێشی؟ بەڵێ ساڵێکم کە تەڕاحی کار کردبوو بەتە دوو سەبکیشەیە کە لەسەر کەربۆنیش دای دەنێن ئەوانی کە ئاشنایتە لەگەڵ تەڕاحی شتینێ. کاربن تۆ زەهین یەوەکو بڵێ کۆپی و ئەو جۆرە شتانە نیایە چون پێی ناڵن تەڕاحی بە سوختەنیگاری فقط سەبکی سوتاوەکان بەدڵ بێت هیچ حساسیەتە لەم جۆرە شێوەکاریان نییە چون لە نەقاشیە قاعدەتەن ئەبێ بە ئۆپێک و نازانم بە ئەو کاربۆنشتە نابێت تەرحەکە بکێشێ بێ هەربات تەنانەت زۆر جاریش نەقاشەکان هەر بە قەڵەموەکە و کارەکە. بەڵام ئەویش بەکردبوونی ژەگە بێت فقط چوارچێوەکەی دەنەزەر دەگری کولی زەریفکاری و نیسی و شتەکانیەتی هەموو بە شەوازی خۆتەوە دەنا کە تەڕاحیش بخێندووە زۆربیان بەکاری خۆم کردووە. ئەمجار ناوەڕۆک زۆرتر هەوڵت داوە لە چاپ بابەتێک کەڵکوەر بکری یعنی ئەو مۆزوعی کارەکانە مۆزۆی کە سەرنجی منی ڕاشێشا بێت یا دڵتەزێن بوو بێت وەک ئەو مەسەلەن ئەو دکتورە کە فەوتی کرد ئەوەی دکتوری کورد بوو کە شەهیدی کۆڕۆنا بوو سەرنجی منی ڕاشێشاومەتەوە یا کۆڵبەران کە لە سەرمادا دەمبرن زۆر مۆزۆی تێریا فەقر کە یا منداڵی یەتیم ئەو جوورێک کە دڵنی تەزاند بێت ئەو جوورە کارم سەرکردوونە. بۆ جەشنوارەکانی تاران و فیستیڤالەکانی تاران شرکەتم کرد و چوارباران هەتا لۆهی تەقدیر و جایزە و شتێشم وەرگرتووە. تکنیکەکانی ترت کار نەکردو وەکو ئاو ڕنگ و ڕنگ ڕۆغنەوەنە ئەکلۆرێکم کار کردو منیاتۆر ئەڤڵ کار منیاتۆر بوو لەسەر مقاومەکێت و ڕەنگی ئەکلۆریک دی ڕنگ و شتەکان هین بە زەحمەت پەیدا دەبوو بە جوورێکی علاقەمەندیش بووم بۆ سەبکەی کە هەم تەختە و هەم هۆبیە کار دوو شتی هەیە پێم ئاسانتر بوو پێم جوانتر بوو پێم مۆزۆعێکی جەدیدتر بوو سەبکێکی جەدیدتر بوو کارم لەسەر کردو ڕەنگیشم لەگەڵ خستوونە ئەڵبەتە.
لە پیرانشار لە ئاوایی لکبن کاتێک بەرۆژور ئەڕۆی بۆ دەربەنی لکبن لە سەرەتا و دەستپێکی دەربەنەکە لەو بەرەوە بەردێکی هەڵکۆڵراو هەیە. لەسەر بەردەکە هیچ دیار نییە، نازانرێژ هین کامە سەردەمە چوون هیچێکی پێوە نەنووسراوە یان لێی نەماوە. جا دیار نییە ئایا هەر لە ئەسڵدا هەر ئەو چوار چێوە بووە، هەر ئەو بڵێن شکڵە بووە کە لە پشت سەری من دیارە یان نا لە ڕەوتی ڕۆژگارە شتت لەسەریان نووسراوە و پاک بووەتەوە. لە هەر حاڵە هەر جۆرێک بێ ئاسەوارێکی مێژوویە لە لای ئاوایی لکبن لە دەربەنی لکبن لە پیرانشار. با بڕۆین سەرێکی لێبین. ناوچەی لکبن شاخاوی و کوێستانیە، شاخی زۆر بەرزی هەیە بە تایبەت دەربەنەکەی وە کانیەکی پڕئاویشی لێ، تەنانەت ئێستاکە کە وەرزی کەم ئاویە ئەبینین کە ئاوێکی باشی هەیە. لەگەڵ ئەوەش شوێنێکی گەشتیاریە، خەڵکانێکی زۆر لەم لاوە دێن بۆ سەردانی و لەگەڵ ئەوەش شوێنێکی زۆر باش و گونجاوە بۆ شاخەوانان بۆ ئەوەی کە بێن لێرە تەمرین بکەن، لێرە ڕاهێنان بکەن و لێرەوە سەر بکەون. خوالی خۆش بوو مقبەلی هونەرپژوو هاتووە لێرە ڕاهێنانی کردووە، سەرکەوتووە و تەمرینی کردووە. با سەردانێکی دەربەن و شاخەکانی لکبن لە پیرانشار بکەین. ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیا بوو لە شاری خانێ یان پیرانشار. بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیا لە شاری خانێ یان پیرانشار شاد و بەختەوەر و ماڵتان ئاوە.